مەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی سووریا و عێراق و ناوچەکە تەنها جەنگی تیرۆر و ئەو کاولکاری و هەڕەشانە نین، بەڵکە بارودۆخی سەختی ئابووری سەرگەردانی حکومڕانی و شکستی پەروەردە لە ناوچەکانی جەنگدا نەهامەتی گەورەترن. داعش تەنها هێزێکی تیرۆریستی نییە لە جیهاندا، بەڵام بەڕای شارەزایان داعش یەکێکە لە هێزە مەترسیدارەکان لە ڕووی ئایدیا و کردەوە و بەرپاکردنی کۆمەڵکوژی و درڕندەگەراییەوە. بەم دوایانە سەرۆک ئۆباما وتی Over the top claims that this is World War III. بانگەشەیەکی زیادەڕۆیی دەکەن کە دەڵێن ئەمە جەنگی سێهەمی جیهانە، وەک گەمەیە گیاری پێ دەکەن. بەدکاران پلانی ترسناک دادەنێن و هەندێکی دیکەش لە ئەپارتمان و گەراجەکانەوە پلان دادەڕێژن کە مەترسیەکی گەوریان بۆ شەر خەڵک دروست کردووە، هەر بۆیە پێویستە بوەستێنرێن. شارستانێت و شارەکان دەکەونە بەردەم خۆمپارە و وێرانکاری، دەرەنجام ژیان و گوزەران بە گشتی تایدا ڕادەوەستێ و قەیرانەکان قوڵتر دەبنەوە. ڕەنگە زەبروزەنگ هێندەی تر قەیرانە ئابووری و پەروەردەی و ژیاریەکان بە ئاراستەیەکی ترسناکتر دابرن. لەو باوەڕدام کە ئیتر کاری درندەگەرایی لەو جۆرە دەبینین کە داعش ئەنجامی داون. لە ڕاستیدا کاتێک شەڕ لەگەڵ دوژمنەکانیان دەکەن زۆر بێویژدانانە شەڕەکەن، دژی ڕژێم یان چەکدارە موسڵمانەکانی دیکە. دەرەنجام ئەو هەموو زەبروزەنگ و کاولکاری و کۆمەڵک و ژیانەی کە داعش ئەنجامی داون، زیاد لە 8 ملیۆن هاوڵاتی لە سووریا و عێراق ئاوارە بوون و هەزاران قوتابخانە داخراون، هەزاران ناوەندی کۆمەڵایەتی و شارستانی وێران کراون یان داخراون. ئەشکەنجەدان و لە سێدارەدانی خەڵکو و دەستدرێژیکردنە سەریان و لێدان و زۆر لێکردنیان بۆ ئەوەیە ببنە توندڕە و لە ڕاستیدا ببنە توند ئاژۆ و شێوازێکی دیکەی ئیسلام. لە کۆتاییدا داعش و چەندین گروپی بەرهەڵسکاری توندڕەوی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ملیۆنان خەڵکیان خسۆتە نەهامەتیکی ناشارستانی گەورەوە، هەر لە قەیرانی بەریەکەوتنی ئاینی و ئاینزاکانەوە تا دەگاتە دەمارگیری تایفی و ئاوەرەبوونی چەندین ملیۆن خەڵک و تێکدانی ژیانی گشتی و ئاسایی خەڵک. ئایا تەنها هێرشی سەربازی ئەم هەموو قەیرانە چارەسەر دەکات؟ یان پێویستە کۆمەڵێک ڕێگە چارەی ڕیشەیی فەرهەنگی و شارستانی بەرپا بکرێت؟ ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.